ئەو خەیرانانەی کە ڕۆژانە لە سەرژیانی خەڵکی کوردستان زیاد دەبێت و ژمارەکانی ڕوو لە باڵابوون نەکات ئەمەمان کردە تایتڵی بابەتی ناو پێشانگاکە شار و شارۆچکەکانش کۆمەڵە هەواداری هونەرمەندی تایە یەکەم وێزگە کە دیاریمان کرد شاری کەلاری خۆشەویست بوو بە خۆشحاڵیەوە بە هاوکاری سنتەری گەنجانی کەلار توانیمان پێشانگاکە بکەینەوە ئەمە تەنها ئەرکێکە کە هونەرمەندەکان لە ئەستۆیان گرتووە کە لە ڕێی کارێکی هونەریەوانە ئەو نەعەدالەتی کە ئێستا لە کوردستانە بەڕووی خەڵک بۆتەوانە و با بڵێن دەسەڵاتدار جێبەجێیەکات ئاگادارێک کاتەوە کە خەڵک بێ ئاگان نییە لەو نەعەدالەتیە ئەو تا لە ڕێی کارێکی هونەریەوە تا بە دەسەڵات دەڵێتەوانە کە تۆ دەسەڵاتێکی نەعەدالەتی بەرامبەر بە منی هاوڵاتی ئەلبەتە بۆ کۆمەڵان وێنانی کە لە پشتی خۆمەوەیە هەش وێنێ ئیشەکانم من زیاتر کاری سیاسین ڕخنەی سیاسیە یەکدوانی شتە ڕخنەی ئابووریە ڕەهنەکان کۆی ئیشەکان بەعام چی من چی هاوڕێیانم بەعام زیاتر ڕخنە دەسەڵات و شێوازی با بڵێن حکومڕانی و شێوازی با بڵێن و سیاسەتی ئابووری کە بە ئێستا گرتوێنێتە بەر بەتەکید چکە و خەیرانی کە دروست بووە با بڵێن خەیرانە بەشێکی من هەڵێگرم بەشێکی هاوڕێکانم هەڵێگرن بەڵێ خەیرانگە زۆر دەچی تێکردن چکە ئێمە کەسمان با بڵێن زۆربەی زۆرمان لەو کاریکاتێرەسانی کە لێرن موسەخۆرن فەرمانبەرن یعنی یەکەم با بڵێن زەربەی کە بەرەکەیە بەڵێ ئەمە هەست پێکەن زیاتر